لە هەرێمی میرامۆنتا لە ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا لەبەر لافا و بارانێکی توند گەلێک ڕوودا و قەوماون. ئەوەی کە دەیبینن دیمەنێکە لە ڕەوشی ئاوهەوای نائاسایی کالیفۆرنیا. لە یەک لە ڕووداوانەدا کەسێک بە ئۆتۆمبیلەوە دەکەوێتە ناو لێشاوی ئاوەکە و خەڵکی هەرێمەکە تەلەیفۆنی ڕەقەمی 911 دەکەن بۆ وەرگرتنی یارمەتی. تیمی فریاکەوتن و کارمەندانی دەستگای ئاگرکوژانەوە دەگەنە قوربانیەکە و هەوڵی ڕزگارکردنی دەدەن. شۆفێری ئۆتۆمبیلەکە کە تەمەنی 67 ساڵە دەڵێت کاتێکە بەیانی چوون بۆ کار بە هەمان ڕێگای هەر ڕۆژەمدا ڕۆشتم و هەموو شتێک ئاسایی بوو، بەڵام لە گەڕانەوە ئەمە ڕوویدا. شۆفیرەکە بێ ئەوەی بریندار بێت ڕزگار کرا.